کۆنسرتی چالاکی ساڵانەی بەشی موزیکی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی دیارە لە بەشێک لە بڵین ناوەندەکانی خوێندنە وەرزی دووەم دەست پێ ئەکات و بە خۆشحاڵیەوە لە ئێستاە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی و بڵین بەشی میوزیک ئەو بڵین ئیمتیحان و ئەو تاقیکردنەوەی کە هەیە بە خۆشحاڵیەوە دووبارە ئەیکەنە کۆنسرتێکی جوان هەم وەکو تاقیکردنەوەیەکە و هەم کە بتوانێت خەڵکانێکی زۆریش بێن و چێژ لە تەواوی ئەو کارە هونەری جوانانە وەربگرن. گفتگۆکەم لەسەر تەواوی کۆنسرتەکە و لەسەر پلانەکانی سبەینێ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بڕیار ئیسماعیل کە بەڕێزیان بڕیاردەری بەشی موزیکن لە نێو پەیمانگای هونەرە جوانەکانی شاری سلێمانی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ، سڵاوە لێبێ. زۆر سپاس، سڵاو لە بینەرانی کورسات. زۆر سپاس، بەخێر بێ. کۆنسرتی وەرزی دووەمە، ئەمە تاقیکردنەوەی بە بڵین وەرزی دووەمە، بەڵام ناوەکی لە ئێوە زۆر جوانتر کراوە بۆ بە کۆنسرتی وەرزی دووەم. ئەم بیرۆکەیە چەند ساڵە لە نێو پەیمانگایە پێڕەوە کرێت؟ ڕاستیەکەی ئەم بیرۆکەی نزیکی بۆ مای 5 ساڵە پراکتیشەکەین لە پەیمانگایە. ئەم کۆنسرتەی ئەم ساڵ کە بەیانی نمایشەکرێت بۆ یەکەمین جارە بەو شێوەیە بەو حەجمە گەورەیە نمایش بکرێ. دیارە لە سەرەتایە لە ناو پەیمانگایە ئەزمونمان کرد، بینیمان دەرەنجامی باشیە، دواتر بیرمان لێ کردەوە کە لەسەر ئەم ڕێگەی بەردەوام بین، چونکە هەم سوودی هەبوو بۆ خوێندکارەکان و هەم سوودی هەبوو بۆ وانەکەش، هەم لە ڕاستیا بەشی موزیک و هەموو بەشەکانی تری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بە چالاشی هونەریەوە جوانە، بە چالاشی هونەریەوە زیندووە. و شتێکی گرنگتریشەوەیە کە ئەو سترێس و ئەو کەشەی کە بۆ قوتابی دروستە بێت لە کاتی تاقیکردنەوەیە ئەمجارە لە کۆنسرتێکە زۆر ئاسانتان کردووە، ئاسان شتێکی زۆر جوانەوە بڵێ و هەم چێژبەخشیشە بۆ کەسوکاری قوتابیان بۆ قوتابەکان خۆیان و ئەزمونیشە. لە ڕاستی ئەم 5 ساڵی کە خوێندکارێتە پەیمانگەوە کار لەسەرەوە کرێ، خۆی لە ڕاستیا بۆیە مامۆسای هونەر دروست کرێ، بەڵام لەناو پەیمانگایە ئەرکێکی زیاتریان خستۆتە سەرشانی خۆیان ئەوەیە کە یانەوێ هونەرمەند دروستکەن بۆ داهاتوو لە هەر سێ بەشەکەیە، هەم موزیک، هەم شانۆ و هەم بەشی شێوەکاریش. ئەم جۆرە چالاکیانە بەشێکە لەو پلانانەی کە لە ئایندەیە هونەرمەندی باشتر، چونکە ئەزمونێکی زۆرەکەن لەو کۆنسرتانەیە لەو چالاکیانەیەکەیکەین. چونکە ئەمە ساڵانی پێشوو لە پێشترا پێش ئەم 5 ساڵ و ئەوی کە باسێکم تاقیکردنەوە ئەکرا لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە، نمرەدا ئەنرا و ئیتر زۆر کات بەرهەمەکان هەر تۆماریش ناکرا و ئەرشیڤ ناکرا. بەڵام ئێستا بەرپرسیارەتەکەمان خسۆتە سەرشانی خۆمان، بەڵام ژێرخانێکی باشتر دروستەکەین هەم بۆ بەشی موزیک و هەم بۆ پەیمانگا خۆشی. پێم خۆشە باسێک لە بڵین کارەکان بکەین سبەینێ، بڵین چۆن بەڕێواچێت کۆنسرتەکە، چەند بڵین کارتیان نمایش ئەکرێت و خوێندکارەکانیش چۆن بڵین جیان کراونە تۆ بڵین بەپێی ئالەت و بەپێی ئەو ئامێرانی کە ئەیژەن بێگومانە بێمەش جیاکاریتیان کرێ. شتێکی ترەمێ باسی کەم ئەو نەریتەیە کە لە چەند ساڵێکە ویشکاری لەسەرەکەین بابەتی کە ئامێرە ڕۆژهەڵاتەکانمان جیا کردوەوە لە ئامێرە ڕۆژاوایەکان. ساڵانی پێشووتر هەموو ئامێرەکان بە یەکەوانەی کۆژنیان خوێن، ئێستا گروپێکمان بۆ دروست کردوون بە تایبەت بۆ ئامێرە ڕۆژهەڵاتەکان و زۆر بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵ گروپێکی ترمان زیاد کردووە بۆ کۆنسرتەکەمان، ئەویش گروپی کۆراڵەکەیە کە مامۆسایەکی بەڕێز زۆر ئەرکە کێشێ زۆر ماندوو بێت لەگەڵیانە تا شێوەیەکی جوان لە کۆراڵ کە یەکێکە لە پایاگرنگەکانی موزیک و لە موزیکی کلاسیکەوە هەر لە کۆن و کاری لەسەر کراوە، کاری زۆر باشی کراوە لەسەر ئەو بابەتە و لە بەشی موزیکیشان لە دووسێ دەیەک لەمەوە پێشەوە کاری زۆر زۆر باش کراوە بە کۆراڵ. بەڵام لەم کۆتایانە بینیمان بەڕاستی پراوێز خرابوو و ئێستا بە تایبەتی ئەم ساڵ تەرکیزمان خستۆتە سەر بەشی کۆراڵیش کە بەشداری بکە. بە 3 گروپ بەشداریەکەین بەیانی. گروپی یەکەم گروپی ئەنسامبڵی ڕۆژهەڵاتیە، هەموو ئامێرە ڕۆژهەڵاتیەکانی خۆناغی 3 و 4 و 5 بەشداریەکەن بە هاوکاری هەندێک لە ژەنیارەکانی قۆناغی دووەمی پەیمانگاش کە ئەمانەوێت دەرفەت بین بەوانیش توانایەکی جوانیان هەیە نمایشی خۆیان بکەن و وردە ئەزمون وەرگرن و لە پاڵەوەیە هەم
هەندێک لە ئامێری ڕۆژئاواییشمان هێناوە بۆ زیاتر بەهێزکردنی گروپەکەمان وەکو ئامێری پیانۆ وەکو ئامێری دەبڵ بەیزمان هێناوە ئامێری سەکشنی ڕیتمیشمان پێرکەشنیشمان زیاد کردەوە بۆ گروپەکە بۆی لە هیچ لایەنێک لە لایەنەکانی گروپەکە کەم و کورتی نەبێ تەرکیزمان خچۆتە سەر گۆرانیە کوردیەکان بۆ بەشی ڕۆژهەڵاتی بەشی دووەم وەکو باسم کرد بەشی کۆراڵەکەیە کە مامەسا دیلان نەریمان سەرپەرشتیەکە و ئامادەی کردووە بەرهەمەکان کۆمەڵێک بەرهەمی جیهانیە کلاسیکی ڕۆژئاواییە نمایشەکرێت بەشی سێم ئۆرکسترای بەشی موزیکی پەیمانگایە کە لەلایەن مامەسا بەشدار ئەحمەدەوە ڕابەرایەتیەکرێ و ئامادەکرێ بە هاوکاری مامەسا بەڕێزەکان هەمووکو نووسینی بەرهەم بۆ ئۆرکستراکە هەمووکو داڕشتنەوە ئەرێنجکردنەوەی موزیکی کوردی و موزیکی جیهانی بۆ ئۆرکستراکە لەم سێ بەشە پێگاتوە خوێندکاران لە کاتی هەڵبژاردننی بەشێک لەم بەرهەمانەیە چ بەرهەمە فۆلکلۆری کوردیەکان بن یاخود بەرهەمە با بڵێن بەناوبانگە ڕۆژئاواییەکانیش بن تا چەند ئەوان با بڵێن ئەتوانن خۆیان پێشنیار بکەن لەگەڵ مامۆستاکانیان یاخود ئەمانە هەر بڵین لە کۆتایە ماڵین تاقیکردنەوەی و ئەوانە بێت پابند بن ئەو پرسیارە زۆر جوان بوو شتێکە بوو کە یارمەتیوان باسیکەم لە بەشی ڕۆژهەڵاتێکەیە خوێندکارمان هەیە بەڕاستی نمونەیە لە توانە و لە ڕێز و لە ئیتیشی هونەرمەندانە هەر بەو تەمەنەکەمەوە توانایەکی زۆر باشەیە لە داڕشتنەوەی موزیکا ینی لەو پێنج بەرهەمەی کە بەیانی پێشکەشەکرێت دوو بەرهەمیان خوێندکارێکی خۆمانە ئامادەی کردوێتەوە دایڕشتۆتەوە جارێکی تر و هیچیشی کەم نییە بەڕاستی لەو داڕشتنەوانەی کە هونەرمەندە زۆر باشەکان ئەیکەن بۆ گروپێکی ڕۆژهەڵاتی لەو جۆرە لە بەشی ئۆرکستراکەیە بە هەمان شێوە خوێندکارمان هەیە داڕشتنەوەی کردوێتەوە بۆ بەرهەمە جیهانیەکان کەسەی تواناکەیەکەی بەڕاستی لە وڵاتە زۆر زیینوەکانی ئەوروپا و ئەمریکاشە ینی کەسێرێکی بەڕاستی هەر لەو کواڵیتیە خوێندکارە دەستەکەوێت ئەوە بتوانابێ ئەو نە بەڕاستی خەریکی خوێندنەکەی بێ بەڕاستی خەریکی موزیک بێ لەبەرەوە زۆر زۆر جێی دڵخۆشیە ئەو شتێک کە ئیبینین ئەمە من وای ئەبینم بەڕاستی ئەم ئەزمونەیە کە چەند ساڵە بەشی موزیک بە تایبەتی دەستیان ناوەتێ زیاتر خوێندکارەکانیان دەستکراوە کردو بۆی خۆیان ئەزمموی ئەو بابەتانە بکەن لە ساڵانی پێشووە مامۆستا بەڕێزەکان هەموو ئەرکەکان خست بۆ سەرشانی خۆیان زۆر کەم ینی زۆر بە دەگمەن دەرفەت هەبوو کە خوێندکارەکان کاری خۆیان بکەن یا کار ئەڕێنج بکەنەوە دابشکاری بۆ بکەن هەرچەند کاری زۆر جوانیش کراوە هەم مامۆستاکان و خوێندکارەکانیش بەڵام ێستا دەرفەتەکە زیاتر ئاوەڵا بووە بۆ خوێندکارەکان بۆیە هەستەکەم لە چەند ساڵی ئایندەیە ئەم ڕێگەی کە گرتومانەتە بەر بەرهەمی زۆر جوانی لێ ئەبینینەوە ئەنجامی زۆر باشە بێ و بە تایبەتی جیلێکی زۆر ڕۆشنبیر و زۆر زۆر تایبەت لە ڕووی مامەڵەکردنی هونەریەوە لە ڕووی مامەڵەکردنی کۆمەڵاتیەوە ئەچنە ناو ئەو شارە و ناو ئەم کوردستانە و خزمەتەکەن و هەر ئەوانی ژەبن بە داینەمۆیەک سبەینێ نەوەی ئێمە و کە سوکاری ئێمە جارێکتر پەروەرداکەنەوە و یعنی هەستەکەم جۆرێک لە نوێبوونەوەیە لە ئەبدەیتە لە موزیک و لە هونەری ئەم شارەیە بەڕاستی ئیبین زۆر دڵخۆش پرسیارێکتر مامۆستا بڕیار دروستکردنی ئەم کۆنسەرتانە لە بری تاقیکردنەوە تا چەند متمانە بۆ ئەم هونەرمەندە با بڵێم گەنجانە دروست ئەکات چونکە بەڕاستی هونەرمەندان کارەکانیان بۆ خۆیان نییە هەمیشە بۆ جەماوەرەکەیانە و ئێوەش وەکو پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی و بەشی با بڵێم موزیک کۆمەڵێک موزیسیان و هونەرمەند پێ ئەگەێنن لە ئێستەوە وەستانیان لەسەر ستەیج و هەزاران کەزیەت لە خێزانی خۆیان لە هاوڕێکانیان لە هاوتەمەنەکانیان لەوانەیە چەندین موزیسیانی زۆر بە ئەزممویش سبینێ لە نێو کۆنسەرتەکەیان سێری دەست و پەنجەی ئەوان سێری دەنگی ئەنی گوێرە دەنگی ئەوان ئەگرن ئەم متمانە بەخۆبوونە لە ئێستەوە تا چەند گرنگە بۆ ئەوان طبعا یەکێک لە کارە زۆر لە پێشینەکانی مامۆسای پەیمانگای هونەرە جوانەکان ئەوەیە کە مرۆڤێکی خاوەن متمانە و هونەرمەندێکی ئازا و هونەرمەندێکی بوێر و هونەرمەندێکی ڕازگۆ دروستکە زۆر زۆر گرنگی بەوە ئەین بڕوا بکە هەنێ شت باس بکەین ینی لەوە بچێتە قاڵەوی کوڕ و زانەوە ئەو شتانەوە بەڵام بە هیوام هیچ کەسێ وا وەری نەگرێ
ئەم جۆرە لە چالاکیانە زۆر هەم جەسەدیەن و هەم معنەویەن زۆر لەسەر شانی بە تایبەتی ئیدارەی پەیمانگا و سەرۆک بەش و یاریدەدەرەکانی و بڕیاردەرەکانی بەشەکانەکەوێ. ئەو لە خۆبوردووی کە لەوانەی بینی ینی زۆر سیر و سەمەرەیە. ینی ئەو بەشە ئەگەر هەر کاری خۆیان بکەن کە مامۆسایەتی و کەوانە وتنەوەی و کە دەرەجەدانانە و کە تاقیکردنەوەکانە، ینی شتەکە ئاسانە ڕوا شتێکی ڕۆتی نییە، بەڵام ئەرکێکی زۆر گەورەتریان خسۆتە سەر شانی خۆیان. هەموو ساڵێک بیلەواکەنەوە کە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر هەمە چەشن ئامادە بکەن بە ئەو خوێندکارانە لە پای هیچ شتێک، بەبێ چاوەڕوانی لە هیچ شتێک، بەبێ ئەوەی کە بەڕاستی بەرە و پیرهاتنیشی باشە بێ چ لە ئەو بەڕێوەبەرایەتیانەوە کە پەیمانگا سەر بەوەیە و چ ئەو ناوەند و لایەنانی کە هەمیشە ینی ئەم پەیمانگا هونەری وشانە کە بۆی ئەگەڕێنەوە. بەڵام لە خۆبوردووی مامۆستا بەڕێزەکان بە تایبەتی سەرۆک بەشی هەرسێ بەشەکەی موزیک و بڕیاردەرەکانی کارێکیان کردووە کە لە ژیانی خۆیان لە ژیانی تایبەتی خۆیان ئەبەخشن. ینی سەرۆک بەشە بووە من سعات 6 ئێوارە چوومەتەوە بە پەیمانگا بە ئیشێک سێم کردو سعات 6 بەجلی تۆزاوی و خەریکی ئیشە سەر لە نوێ هەموو بەشەکانی پەیمانگا نۆژەن کراوەتەوە. بەشی موزیک وەرن ینی ئیدارەکەی ببینن بەڕاستی باوەڕ هیچ شوێنێک هەبێ ئەوونە داماوە ئەوە بێ خزمەت بێ، بەڵام دەستگیرۆیەک هەبوو پار لەلایەن ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێش هەموو شتێ وتمانەوەی هەیە بۆ پۆلەکانی بکەین با بۆ خوێندکارەکانی بکەین. تااقەت پڕوکشێنە، بەڵام کە ئەوە چالاکیەکەکەین کە ئەو خوێندکارانە بینین بۆ گڕوتینەوە بەو حەزەوە خەریکی هونەرەکەیانن، ئیتر هەسەکەی هەموو ئەو هیلاکی وشتە هەمووی مانی لەبیر دەچێتەوە. هەسەکەی ئەو شتی کە کردوتە کەشتە شوێنی خۆی دڵخۆشیەکە ناتوانانی وێنەی بکەی، ناتوانانی باسی بکەی. لەبەرەوەی بگەڕێنەوە سەر وەڵامی پرسیارەکە زۆر گرنگە. متمانە بەخۆبوون بۆ هونەرمەند بۆ ئەو خوێندکارانە لە ئێستەوە ئیشی لەسەر کرێ زۆر گرنگە. ئێمە لە پارەوە لەسەر ڕاستپاردەی سەرۆک بەش مامۆستا ئالان کە پێشنیاریشی کرد کە هەموو ڕۆژێکی پێنجشەمە لە هەفتەیە ئامادەکرابە بۆ چالاکی جۆراوجۆر. هیچ پێنجشەمەیەک تێنەپەڕیوە ئێمە سیمینار نەکەین، پرێزنتیشن نەکەین، چالاکی هونەری بەبەردەوامی چالاکی هونەری نەکەین، خوێندکارەکانمان ژەندن نەکەن، مامۆستایان بابەت پێشکەش نەکەن، میوانی دەرەوە بڕوا بکە. زۆرێک لە هونەرمەندانی گەورە لە هونەرمەندانی زۆر بە ئەزمون و بەتوانە کە و چالاکیانیان بینی خۆیان ینی داوایان نەکرد کە بێن لەوێ پرێزنتیشن بکەن، چکە وزە و گڕوتین و گەرم و گوڕێکە کە لە پەیمانگایە بوو مای دڵخۆشی بوو، ئەزمموی خۆیان باسە کرد، گروپی ڕەنگا و ڕەنگە هاتن لەوێ، جۆرێک لە حیوار و گفت و گۆی گەرم و گڕ و جوان دروستە بوو. هەم بەشێک بوو لە خۆ بەتاڵکردنەوەی خوێندکارەکان کە لە دەرەوەی بابەتە تااقەت پڕوشێنە زانستیەکان نووسین و خوێندنەوە و تاقیکردنەوە ئەم شتانە چالاکی هونەری بکەن و هەم بەشێکیش بوو لە زیاتر بەرەو پێشبردننی ڕۆشنبیری خوێندکارەکانمان. مامۆستاگیان بگومان پرسیار زۆرە، بەڵام کاتی پرۆگرامەکە تاوا بوو، بەڵام سبەینێ کاژمێر 5 لە هۆڵی تەلاری هونەرە چالاکیەکان و بۆ هیوایم کە هەر کەسێک ئێستا بینەری ئێمە سبەینێ بچێت بۆ کۆنسەرتە جوانە و بینەری تەواوی و کارە هونەریە تایبەتانە بێت. سوپاس بۆ بەڕێز مامۆستا بڕیار ئیسماعیل بڕیاردەری بەشی موزیک کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵما بوو. دووبارە بەخێر بێت. یەک دەڕێ ئەگەر کات دەبێ بەدای لێ بردنەوە ئەمێ باسی کەم ئەمێ سپاسی هەموو ئەو لایەنانە بکەین کە هاوکاریان کردوین. دەستگای میدیایی کورسات زۆر سپاسیانەکەین، هاوکاریان کردین، بەڕاستی بەبێوان ناکرا. ساڵی پاریش بە هەمان شێوە و بە شوێنی خۆمان نێزانین ماڵی هەمومانە. سندیکای هونەرمەندانی کوردستان لقی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و هونەرەکانی موزیک و ئیدارەی تەلاری هونەر سبەینێ سعات 5 وەکو بەڕێزت فەرمووت لە تەلاری هونەر ئینشەڵڵا هەمومان یەکتر بینینەوە لە کۆنسەرت. دووبارە بەخێر بێ مامۆستا گیان. سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ تۆ.